دم باش تماشاوان gelek gelek بخير ببرنامج خبر برنامج مایک خالیکی بگمان ایرو تواری مل سر هندیه بگم فکریه تواری ایرو کوم روزن جمعه فکریه لی بابت گرمین روزا بجهنه او جی کی مجارا داعش مجارا روشا او لهيا دفرين فقط عندين كردستاني ده همان دا الهند دفران شردنا بين داعش و هزا پیشمرگین کردستانی چبویه و پیشمرگی به تمامی سنوری باشور کردستان پرانیا جهان گرتی اب تایبتی او جن کومتر سیلی سر هه دنها دا پیشمرگی و آسای شهر ما کردستانی لورن دنها دا به گمان راج بفی اوایه و علی سیستانی مرجع شیعانجی که اوجی فتوای دردی که که دا خازی جهولاتیان دیگه لدیجی داعش بکن ده همان دم دا هرما کردستانی جی به گمان هزا پیشمرگین کردستانی و یکین دنین هزا پاراسنا کردستانی برف دفرین فقط عندین سنوری هرما کردستانی چونه ولی برزان امکانتان باش بگومان تواری امروبان تواری کراویه و که همو روزانی جمعه تواری امروزه تواری کراویه لا وكو ايواش اقدارن لميديا كان ببردام متابعه كان جرينترين بابتي روجافي استا لولاتا كمان باس مساله امنيه كي خرابي مساله امنيه كي لا ناوچه سنه كان بتيبتي هندك ناوچه كي شل سركاني كردستان كي بيگمن او ناوچانه شستا للان هزي پیشمرگي كردستان او كنترول كراوه هر وها رفاندني روجمانو سيكي كرد للان داعش و الهمان كدا بيگمن لهندك ناوچه شر لبيني داعش و لبيني هزي پیشمرگي كردستان دروز بو بلام ل همون ناوچه کردستانی که شهر سرکان بگمان هزی پیشمرگیه و روشی اوی آرامه و پیکادانجی که لبین ارتش عراق و چک درکانی داعش بردامه لیسادا او روشی لعراق خاطو تروجه بگمان روشی که سروی که حکومت شنجر دوای لپارلمان کردوه که باری آسایی باری آورته لعراق راب گنریم برحال ملا خدمتی سرونجو بچونی جیاوازی ایوی خلکی کردستان ملیره و لمین برکی خوتان مایکی خلک بله علی لحاجه فرمو كاكي وانا باش سر چاو كاكي الليلة والصلاة وغيرهم هي بوي اذا كان يتجمر قود جا تيرول خواب يام فارزت خواب يام فارزت خواب يام فارزت براستي داكو كي كرم لما فكاني قالي كرد بيت جوازي ليلة وصلاة ورزم بوي شد اجتماعي كردستان يكن نقش داني داهي نري اشتي خوازي نا الحكومة يارمي كردستان لبرانبر بدجمني اشكا تشوشي بدجمن دا وسباستان دكم مخاصص بلد گردن زور باش نایتمن فرم که مالا گله که مالا گله که لسر خطا فرمو الو پرشنگ بله فرمو پرشنگ الو شوني باشي سر چاو ماشي تبي كمية بو كاك جبار ياور بله او جنديانا من كبيش مرقكان مامرين كهيتشان خودي كان سرانيا بله هيتشان خودي كان سرانيا مثلا ساي لقل كاك صرحت قادري كبرينار بو ايش خودي كي لسرانا بو اغا داريانا كموك او هني عسكري بباشي لبركن دلي عسكري نقرا ببيكا وبين بونا وابقرن حتى وين عارتي جيتي لبرانا بكجيرا و پیامنری عارتی بله پیامنری من نگیره و روزمان سکی گیره بله صباح بله وادم سنجی تو گشت به صباح مالا گیره چه داولر بله فرمو که صباح وانا باش سر چاو بخصوص برنامج كده لكم بله سپاس براسي من هيك دواياكم بين فيها قال ليش فراني ما قلن بله يوكم لقني يعني ادري كان يعني زور فلان شتوا وفلان لوا وفلان شتوا كرد يعني من ده خوش ثاني لكن براسي برنامج كشكل ثاني ملام زور شتها يعني معلومات بو تيرستان يعني بو حرب بو داعش بو شيء نسيت انا دوني تعمل شيء انا افريكان لا منطقه الموصل تقريبا ربع في داعش بوخم جمله ثانيه رقم بو ودي من زرباني رجالي كيف ندوي مقابله غيدا مقابله كده ايوا او تام بريكه باسي زرباني كده والله اوغليه ندوى عندي بس خوش ثاني رقم دوله
ولا برزم نازانم تو چون تێگەی لە مەسەلەکە ئێمە چۆن بەریمانە لەسەر جێرەوانی بەڕێزان ئەمە کە بەم شێوەیە بیرکاتەوە بە هیوادارم بینەرێکی دقەتتر بی لە ئێمە ئەو پەیامنێری ئێمە بۆ چوبوو ناو مووسڵ بێگومان ئەمە چەندین جارە پەیامنێرەکانی ئێمە وەکو پەیامنێری ئێنارتی وەکو ئەرکی میهانی خۆمان کە زۆرترین زانیاری لەسەر حەدەسەکان ئێمە بە ئەوەی بینە ڕابگەێنین هێزی زێرەوانی یەکێکە لە هێزە یەکەکانی هێزی پێشمەرگی کوردستان بۆ پاراستنی ئەم هەرێمە بێگومان هێزەکانی تریش ڕۆژانە هەر حەدەسێک هەبێ ئێمە هەر بەرپرسەکانی ئەو هێزانە لێرە ڕاستەوخۆ میوانەکەین هیوادارم ئەمین تێباتە لە لای تۆ دروستن بێ بەڕێزم بە دیقەتتر سەیری تەلەڤیزیۆنەکەمان بکە بڵێ عەبدوڵڵا لە شاری سلێمانی مرحبا کار هاکار سەرچاوم چۆنی باشی زۆر سپاس هاکار لێلاوە ڕێز و سەلام هەیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەڵێ هیوادارم هەر لە سەرکەوتنێک بۆ سەرکەوتنێکی کە بۆ پێشەوە با بیان پارێزێ ئێمە بەسەر و مال لەگەڵ ئەوانین هەلو بەڵێ بەڵێ جملێتە کاکێ عەبدوڵڵا ئێمە بەسەر و مال لەگەڵ ئەوانین هیوادارم لە بەرپرسەکان بە هەموو هێزێکیانەوە بە هەموو توانایەکیانەوە پشتگیری بکەن و لەو پەری ئامادەباشیدا بن ئەوە یەک دووهەم داواکارم لە بەرپرسان کە ئەو دانەوێرەی کە ئێستا هەیە لە کوردستان بیپارێزن بۆ ڕۆژی تنگانە بەڵێ ئەو دانەوێرەیە و ئەو بەروبوومەی هەیە لەخوا بە زیاد بێ لە ئێمە زیادە لە کوردستان زیادە بیپارێزن بە تەواوی بۆ ئەوەی بەڵێ کێ ماڵە گەلە مام قادر فەرموو ئەو کاتە دواز برای بەڕێز سەرچاو ئەمن دەێم ئەو ئێستا ئەوەی ئەمە داوامان دەکرد لە گەڕانەوەی منتیقەدا براوەکان ئەوە وەدەستمانی نایە بەڕێی من ئەمە زێتر پێشگیری نەکەین زێتریش نەچینە پێش بتانین ئەموری پێشمەرگە تێبەجێ بکەین معاشەکانیان دابیر بکەین خواردنیان لۆ دابیر بکەین سلاحی باشیان لۆ بنێرین بەڵام لێرەدا سێسەکە بە عامدی عێراق ئەوە چارەسەر ناکرێ سستانی دەرێ خەڵک چەکەر بگرێ شەهیدە کاکە ئەو هاوڵاتێکە چەکەر دەگری خۆ مدەڕەب نییە سلاحی لەمای خۆیە لۆخاتی هۆی محافظەی خۆی بکە نەک ئەو ڕۆکە بێتن شەڕەتی ئەقوسندا بێبەشداری بکە دەبی هەموو لایەنە سیاسەکانی عێراقی دابنیست بۆ ئەوەی بتوانێت لەو ئەزۆرە قورتار بن لەگەڕێز سپاس بەڵێ ئەحمە لە دووکێ الو بار باز شوانی گەلێک سپاس کەرم کە باشی سپاس من کاک احمد مزید تو احمد يا سكار بله العفو ابو بورا كاكو جروانا سكارم كرم كاك سكار و ابو بورا عادي كاكار دخاز شبی بلد کرد که واروجه تو ساعت همی ببینه ایک وانا کو کیت خوجه که اوگی کن من دخاز که شبی کانال کردی هیا و یه همی او کردستان و گلی کردستان همی عندك برنامج تينا سيرفيغا في وقت وان برنامج جايه يعني مثلا اللي بيجي ابي اي كي البلان مرتقي وكي ان بارتي نظام مشكله قال اي كي سيرفيغا في وقت وان برنامج جايه عند ساكن سير قناه كردي عند حلقه يابانيه دارين ثانيه كوريه دارين سر فيغا في برنامج كي دار سر متعلق بالزيوه ضعيفه بيجا راي خلقي بالصين راي عالمي بالصين شف كان شنا كان وقت حلقه كوريا ويتسينيه وفيغا قال جا ساكن في قناه كردي سيرك حلقه يابانيه سر يعني أبنا وقتي هند كان يلا شاري سليماني نعم كادو باش سار تشاو سلطات خوشي برنامج كدليكم بالي سباس فرمو والله من حزكم وزاري بيشمرقة خطابكم وزاري بيشمرقة من دعوائكم هي بوزاري بيشمرقة كالإستادة بيشمرقة بركاني دنجان قفتوا من زور دست خوشیان لیرکم لیره و دستو من دوبونیان دگوشم خۆمیان بە قوربان دەکەم هیوادارم هەر سێ سەرکردەکە بە تایبەتی مەسعود بارزانی و کۆترە ڕەسوڵ و هەروەها نێوشیروان مستەفا دەست لەناو دەستی یەک بکەن بۆ ئەوەی هاوکاری یەکتری ببن لەم جەنگەدا هەمویان هاوکاری یەکتری بن یەک پەیامیشم بۆ وەزارەتی دارایی هەیە هیوادارم لە موچەکەی ئەم مانگەی ئێمە نەماندنێ دوو مانگ بەسەر یەکەوە بیان بە وەزارەتی پێشمەرگە تاوەکو بەڵێ هێرول دەوەکێت گەلمای کەرەمکە لە دوو بس بەڵێ لە دوو بسەوە ببوورە فەرموو ئەلۆم کاتت باش سەر چاوم
بەڕاستی تەوەری ئەمڕۆمان کراوەیەوە نیە؟ بەڵێ بەڵێ من لە قەزای دەبزەوە تەلەفۆنەکەم لە نەحیەکان لە دەوروبەری دەبزەوە بەڕێزم وەڵڵی کەمە پێشمەرگە چاو ومەتی محەممەدی دەرکردووە بە فەرهود بە دزبی بە هەرچیەک بڵێ حتا سەفل و کەوتک و قاپیان بردووە ئەنجا ئیشتەکانە ڕێ لە زەلامەکانمانەگرن کە دێنەوە ناو داخل ناو دیەکانە بنوازانن ئەمانە عارەبە پێشیانەگرن سیارەکانیان لێ ئەسەنن دییان هەڵەدەن خۆیان ئەنێرنەوە ئەمە خوا قبول ماکە کورد هەتاکەی ئەم فەرهودیە بکە فەرهود ئەمە چێکە ئەوە توانێک چێک لەوە تەنەکایان بۆ دزی هاتووە فەرمەوە 2000 پێشمەرگەوا لەوە تە لە دیەکە خڕەوە بۆ هەموو ئەم هەموو دزیی کردووە حکومەت هەتاکەی ئەو هات برستا ئەی باشە بۆ زەلام وا هەیە دزی ناکە 20 ساڵ حکم درا ئەی بۆ ئەمانە نادرێتە دادگای ئەم ئەشیانە لە سەیتەرەوە ناڕاتە ناو کوردستانەوە بەڵێ بێگومان دوێنێ جێگیری فەرماندەیگشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان کۆسەرەت ڕەسوڵ عەلی ڕاگەیاندنێک بەڵاو کردوتەوە کە لە چەند خاڵێ پێکهاتووە بزانم 4 خاڵ بۆ یەکێک لە خاڵەکان بەستەواکە کە کەلوپەلە بەجێمەوەکانی سوپای عێراق دەبێ زاڵگەکان دەستی بەسەردا بگێن نابێت لەلایە خەڵکەوە کڕین و فرۆشتنی پێوە بکرێ ببرێ و هەر لە هەر شوێنێکە بێ کە ئەم کەلوپەلی سەربازانە دەبێ ڕادستی فەرماندەی پێشمەرگە بکرێ ئەو ڕۆژەی توالێ ئێمە هیوادارین سەرنجیت و گەشتبێ بوو بەرپرسانی پێشمەرگە لەو ناوچەیە بەڵێ يوسف لمخمورة فرمو او كاتب البريزن سار تشاو باشي وقربان بالي فرمو باشي زور سباس كاك يوسف والله داولوا هو كان دكم كفي وندي جنابتك وبرنامجك كان بالي اما خوتي كردستاني بابا زي او دويتي او دويت بارتي او دويت زيرفاني اما احسو كسان من ذلك لسجركاني ساري همين ما كنت لسجركاني بيشوا تاكي فادكن بالي بس او دوبلتشيا كاكي امر ما هم صحابي خوش من لو منطقه قرار الكوميناوي طبعا او دم يعني او خلق النزارة خلق ناتج ما هم خلقنا من احتراما بو خلق بطوالي واقعي ساكن اگه مزار ده پیونده کم توسک بزیاتو که بکاچی برس بالي كاكم فرمو لمخمورة وروشي امني شونه والله بالنسبه روشه كايستا روشه شيء باشا هي من هذيك المجال هذا صار مخمور وفتاك عمل شيء باشا يعني بقربان بالي سباس بتو حسن لهوليرو فرمك حسن مرحبا سار تشاو بس خوشي برنامج لي ذكين بالي سباس بتو دي زعما هيك سؤال ميماتو يمكن برنامج كرايوه بالي فرمو بالنسبه لنا كناري ان ار تي بالي هم وقتي مثلا باسي شتي وبارتي او هاي كدو او هذه وهاتي استعلوا دي باسي وناكن او رفرم وستاوستر كان هم يشتي بارتي ذكا الاسلاميه كانوا باسي قرتو باسي قرانو او انا ناكن لا شرويك مثلا باسي بارتي كتي يعني باسك مثلا او كندليان كردو دزيان كردو او ان كردو استانبو مثلا خلقك هم باسك قالوا ادي كذا اما لا اما بابي بالجا باسي هيك كسي ناكن هيك لا عندك ناكن وإما الرئيس مانية لسريج لاينك. زنابتنا مقصد منيش أندامي كام تلفزيونام. بالي. هذا مقصد من الأول يعني خلقك بزانة يساق بتاعي خوي دبيني موضوع أكيد تشمر قد لتشندرني ولا موصل ولا حتى جينيزك بغباء ولا. بالي كاي حسن منيش باش بحال يقوم بربساراتك ما عشان بتشوك بربساراتك ما لدرسكيني مواد إعلامية تلفزيونها بيجو من أو يطالي إما ببي بالجا لسر هیچ کەسێک و هیچ لایەنێ قسە ناکەین ئەگەر بەڵگا بێ بە تایبەتی پارتی و یەکەتی دوو هێزی بەڕێوەبەری ئەم کوردستانان ئەمانە لەسەر دەمی شاخیشە بێگومان سەرپەرشتی شۆڕەشەکان شۆڕەشی گوڵان و شۆڕەشی نوێی خەڵکی باشووری کوردستانیان کردووە لە ئێستادا هێزی پێشمەرگەی کوردستان کێیە ئەو هێزە هەمووی خەڵکی ئەم وڵاتەیە خزمی من و کەسوکاری هەمومانە کەواتە تاچان گرنگی ئەم هێزە بکرێتە هێزێکی نیشتیمانی کە ئەمە چاودێرەکان بەپێی چاودێرەکان و حتا بەپێی زۆر جار ئەوە هێزێکی نیشتیمانی منەظەم بێ هێزێکی خاوەن ئیرادە یەکگرتو بێ هێزێکی مسەلح بێ تەسلیح بکرێ لە ئەمان کاتدا موچەی باشیان بودابین بکرێ لە هەموو ڕێو ئەوە تەقەنیەکی عەسکەری باشیان بودابین بکرێ بۆی فعلەن بتوانن کوردستان بپارێزن بێگومان هەر حزبێکیش بەپێی حەجمی خۆی بێگومان ئیعلامی شەمانە کە دەسەڵاتدارن و هێزی پێشمەرگەی کوردستان لەژێر دەستیاواندا باسییان نەکرێ زۆر ئەحزابی ترەیە هێز نییە بەڕێزم بەڵێ وەریا لە کەلارەوە ئەم کاتت باش سەر چاوم زۆر سپاس ڕێزم بۆ بەرنامەکەت هەیە وەڵی من قسەکانم لە تەوەری دوو پێشنیارە کۆکەمەوە بەڵێ یەکەمین پێشنیارم بۆ سەرکردە عسکەرەکانە بۆ ئەو کەسانی کە ئێستا لە بەرەکانی جەنگدان وە زیاتریان ئەو کەسانی کە پلاندا ڕێژەری خواتەکانی پێشمەرگەن
ئێمە بەچایەکی کراوەتر سەیری خۆتەسلیمکردنی هێزەکانی عێراق بخین باشتر نییە؟ ئایا هیچ پلانێک لە ئارایە نییە دەست بە هێزەکانی پێشمەرگە ئەم خۆتەسلیمکردنە بە لێشاوە ئایا تەنها ڕووخاوی ورەی هێزی عێراقیە یان پلانێکە؟ ئەمە یەک. دوهەمین ئینشاءڵڵا ئەم شتە ڕوو نادا، بەڵام ئەگەر هاتو ڕوویدا گەلی کورد نەک پێشمەرگە، گەلی کورد ئەوەی کە بەدەر لە هێزەکانی پێشمەرگەن، کەسانێکی وەکو من، کەسانێکی وەکو بەڕێزت، هەر کەسێکی تر چ ئامادەکاریەکمان کردو بۆ پاراستنی شەرەف و ناموسی ناوچە کوردیەکانمان و بۆ پاراستنی خاکەکەمان؟ پێم باشە کەمپینێک ڕابگەێنرێ. من یەکێکم لەو کەسانی کە تا ئێستا نایخۆم. بەڵێ بێگومان توش هەوڵاتێکم هەرێمەی چاودێری ڕەوشەکەی مەیوەدارن سەرنجی تو بوو لایانی پەیوەنددار گەشتی بێتەوە هەردوو خاڵێکە تو باست کردووە. سۆران لە سوئیسرا لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە فەرموو. سەڵاو باشی بە قوربان. سەرچاوم. سۆران لەگەڵا لە سوئیسرا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. بەڵێ خۆشحاڵین فەرموو. وەڵام من یەک ڕێخنەیەکمێ لەو ئافرەتە کە ئێستا هاتە سەرخەت ئەڵێ پێشمەرگەکان هەمووی خەریکی دزی و بێحەیە و چۆن نەتوانێت ئاوا باسی پێشمەرگە بکە. پێشمەرگە بەو مادیبوونەوە هێشتا ڕۆشتنەتە حدودەکان و سنوورەکانیان کردووە لەبەر خاتری ئەو ئێستا چۆن نەتوانێت ئاوا بە نەمەعقولانەوە قسە بە پێیزی پێشمەرگە بکە. من برایەکم ئێستا لە دووبووزە خۆم شەو ڕۆژخەوم نییە لە ترسیەوە ڕاستی. لەوانەیە ئەو خەڵکانی تر بینیە بێ وا بزانێ بێ پێشمەرگە، لەوانەیە خەڵکی ئاعتیادی بینی بێ خەڵکی لەوێ هەر بۆ خۆیان لەبەرەوە لە عێراق ئەمە چەندین جا تووشی ئەو حەدیسە بۆ کۆمەڵی خەڵکی فێریە و بووە کەلوپەلی داواییەکان بدزێ، لەوانەیە لە بەرچاوی وای لە هاتە بێکەمە پێشمەرگێ. ڕاستی منی زاندار کرد ئێستا، بەڵام من دەستخۆشی لە برا پێشمەرگەکانەکەم و ڕێز سڵاومە بۆ هەموو پێشمەرگەکان چایان ماچەکەم. بەڵێ زۆر سپاس. ئەمە بێگومان هەستی برا پێشمەرگەیەک بوو لەسەر قسەکانی ئەو خاتونەکە لە دووبەست باسی هێندێک شتێکا بێگومان پێشمەرگە لەوێ ڕۆیشتوتەوێ بە ئیتادەوە ڕۆیشتوتەوێ پارێزگاری لە خەڵی بکار ڕۆیشتوتەوێ لە چەپەرەیە لە سەنگەری پێشەوەی بەرامبەر داعش. بێگومان پێشمەرگە هەمووی بە منەظەم ڕۆیشتوتەوێ، هیچ کەسیان قەڵەبە و هینیان لەگەل نییە تاڕاکتۆر پڕکیان لە کەلوپەر بێنن. نازانم سەرنجی ئەو خاتونە لە چێوە هاتووە لە کاتێکە ئەگەر ئەمەش پرسیارێکی ئەم بەڕێزەیە کە ئێستا پەیوەندی کرد، ئەگەر هێزی پێشمەرگی کوردستان لەو ناوچانانە بێ ئایا ژیانی ئەوان ئاسایشیان تامینە؟ هیوادارم پرسی ئێمە بەو بەڕێزە ڕۆیشتوێ. بەڵێ ڕێبارمان لەگەڵە. سلام علیکم. عەلەیکوم ئەسەلام. چۆنی برا باسی؟ سەرچاوم. یاخوا باشی. ئەڵێمەوە ئینشاءڵڵا خۆی گەورە باشترین فرسەتی دایەوە بە کورد بۆی نەڵێن 2023مان لە بیرچەوە باشترین فرسەتی دایەوە کورد کە ناوچە دابڕاوەکان بڵێنێتەوە سەر هەرێمی کوردستان. بۆ با هیچ لایەنێکم کەوانی کا بۆ مزایدەی ئەوەی کە هینکە لەبەر یەکتری بڵێن ئەمە ئەو بڵێ ئەگەر ناوچە دابڕاوەکان بگەڕێنینەوە ئەو کردوەتی و کردوەتی هەرسێ لایەن بە جوانی بۆ مەزبوطی پلانی بۆ داڕێژن و ناوچەکان دەرەوەی هەرێم بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. من وەکو خۆم یەکەم کەس ئەبم ئەگەر بێت و جێشی عێراقی ئەمانەوەیان کرد کە ناوچە دابڕاوەکان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان، من یەکەم کەس بم کە چەک هەڵگرم دیشی جێشی عێراقی بەمەر جەگەردەیشی عێراقی شەڕمان لەگەڵا بکە و ئامادەم خێنم. بەڵێ هێمە لە سلێمانی. ئاکاژیانم کاتەوە باش. سەرچاوم هێمە سەراوی. زۆر سپاس تەبەڕێز هێمن سەراوی قبول بکەن. من هێمن سەراوی خۆشحاڵیم. هاوڕێ بەرنامەکەتانم هێمن سەراوی. بەڵێ سەرچاوم هێمن سەراوی فەرموو. وەڵای کاگە هەر ببوورە من چۆنەوەی ڕۆژانە بە بەردەوامی بتابعی کەناڵەکانەکەم ئەو بڵاوی سە چوار ڕۆژە شەڕی داعش و هێزی پێشمەرگە و سوپای عێراق دەستی پێ کردووە، بەڵام ئێستا یەک خەلەرێگەیە کاگ ئاکارجان ئەی باشە ئێمە چوار ڕۆژ پێش ئەوە یەک دوو کەشتی لەوتمان ڕەوانەی ئەوروپا کرد ئەرێ پارۆپولی ئەم کەشتیانە بۆ شۆڕی کاگاکات ئەرێ کاگاکار ئام نەوتێک کە ئەڕوا بۆ کەسێک تا ئێستا باسی ناکە. یعنی ئەم داهاتە ئێستا بۆ ئەم کەشتیانە دارین ئایا داهاتەکەی بۆ کوێ ڕۆی؟ یعنی ئەمە پرسیارێکە بەڕاستی لە ئۆپۆزیسیۆن نەکرێ بەڕاستی لە ئێوەش وەکو کەناڵی NRT باشە بۆ بە داداچووی نەک ناکەن. یعنی بزانام ئەم کەشتیە چی بەسەر هاتووە، ئەم کەشتیە ون بووە، ئەم کەشتیە نخوم بووە، ئەم کەشتیە چۆ بۆ مەریخ. ئیترە لایەنە بەرپرسەکان وەزارەتی سامانی سروشتیە بێگومان لایەنە بەرپرسەکانی تر هەیە پێم وایە ئەو پارەی کە لە ئەنجامی فرۆتنی نەوتی هەرێمی کوردستان دەستەکەوێت لە هەک بانق لە تورکیا ئەم پارە لەوێ حیجزەکرێ بێگومان دواتر بەپێ ئیتیفاقیات ئەم پارە دابەشەکرێ. ئیتر ئەو پرسیتو بۆ لایەنە بەرپرسەکانە بەڕێزم. بەڵێ جەزا لە سلێمانی فەرموو. چۆنی چاکە؟
سەرچاوم کای جەزا باشی برا زۆر وڵای سپاس. کاکە من ئەزانین چیە مێشتی بڵێم بەڵێ، بڵێ. بەس بی لە حیزبەتی نەکەینەوە بەس ئەمە یەکێتی وای کرد ئەوە پارتی وای کرد ئەمە ڕۆژێکە دروست بووە کاکە بۆ کورد دروست بووە دژمنەکانمان سەرجێ بەش وستی بەربوونە تێلتری ئەتر نەمە ئازاتیەکی تێت پێشەکەیە نە ئازاتی پارتیە ئەبێ هەموو پێشبەرگەی یەک بێ کاکە نابێ میلیشیا هەبێ نابێت دز هەبێ کاکە دز نەژواتێکا بێ وێرانێکە برای گەورم ئێمە شەڕەخۆرەکەی کردومانی بێ ناچێتان نەوەیەک بە هەمان شێوە دەست پێ بکەینەوە کاکە ئەگەر ڕاستکەن شت دیزە بە دەرخۆرە نەکەن هەر لەوە ئەوە دزێ بە دەستی قەتێنێت داعش سێ ڕۆژە حکومی موسڵەکە پیاو لێ بژوڵێتەوە تێگەشی بەڵام جێگە حیزب و یەک حکومەکە ئەڵێ دەستی قەتێنەوە دزیکە دەزان پیاوێ دزیکە کاکە ژیان دەزێتمێ بۆ تۆ برا بەڵێ تووشە کاڵاتێکم هەرێمە وەکو لە مایکی خەری بێگومان توش بوو هەیە سەرنجی خۆ نیشامدەی مایوەدارن سەرنجی هەمووتان بە جیاوازی بووچونەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان گەشت بێ بەڵێ ئەحمەد لە هەولێرەوە کاتر باش سەرچاوم کاک ئەحمەد هەموو کاتێک من ئەوە دەبێت لە ساختەکەم باشە سەرچێن بوون لۆ بۆ کاتەنایەتەوە بۆچی بۆمان جەنجوی تووە سەرچی وڵاتێک دەستەوە وڵاتێک لە شەو ڕۆژێک دەگەێتەوە بەس نازانم فێلا هەیە شوقەیە لێ نوێ ناگەڕێتەوە تێدەگەیت بەڵێ جێلەوە بەڵێ بەڵێ جملێتە ئەوە لێتەوە وتا پێشەکە وێ پێشەکە بەرزکاتەوە ئەوە ناوێتە یانی سێ وڵاتێک بە ماگە چینەوە زۆر سوال بپەنێت بەڵێ عەبدوڵڵا لە کەلارەوە کاک عەبدوڵڵا ئەم کاتت باش بەڵێ هەموو کاتێک وڵایی ئەم هەلا هەلێکی زۆر چاکە بۆ هەرێمی کوردستان بەڵێ داوا لە بەڕێز کاک مەسعود بەرزانی و کاک نەفشورە مستەفا و ئەو قیادەی کوردی کە ئێستا قیادەی کوردی ئەو یعنی ئەوان ئەیوەنە ڕێوە یەک هەڵوێست بن بەرامبەر بە مالیکی و بە داعشیش یعنی جارێکی تر هەلیوە ڕێک ناکەوێتەوە ڕێک ناکەوێت کە ئەم جارە هێزی پێشمەرگە بە یەک ڕزی دووبەرەکی نەمێنێ ئەمەی پارتی ئەمەی یەکێتیە و لە ناوچەکان دابنرێ بە شێوەیەکی ڕێکوپێک و تۆخمە نەوێتە هەرکێ بۆ خۆی پلانێ جوانی استراتیژیە جوانی بۆ دابنێن پاشەکشە لەو منتخانە نەکەن هەتاکو و حەقی خۆمان وەرەگرین و جارێکی تر مالکی تعدایەوەمان لێ نەکا داوام لە بەڕێز کاک مەسعود بەرزانی هەیە ئاگای لەم بارودۆخە بێ بەڵێ دڵگەشت قەسرۆکی کەرمکە بەڵێ بەرەزان بێگومان بەپێی چاودێرەکان لە نیوەی دووەمی سەدەی ڕابردوو شۆڕەشی کورد لە هەر چار پارچەی کوردستان جیاواز لە شۆڕەشەکانی پێشتر باشتر بەرەو پێشەوە چون باشتر توانیویانە پێگەی خۆیان و تەسیرێکی باشیان هەبێت لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان لەوەیە کە ئەم شۆڕەشانە دواتر بوون بە شۆڕەشی چەکداری لە هەر چار پارچەی کوردستانیش بێگومان گەشەکردنێکی نەوعیان بەخۆ بینیم فەرمو لە ئێستادا لە هەر گۆڕانکاریەک لە ناوچەکە بێتە پێشەوە یەکسەر کوردیش ستاتوی خۆی هەیە کوردی ستراتیجی خۆی هەیە بۆ نمونەس حربی خەریجی دوام لە 91 لە عێراقا کە ڕوویدا یەکسەر کورد فرسای استیغلال کرد و یەکسەر هەرێمی کوردستانیان ئازاد کرد لە ئێستای ڕۆژاوای کوردستانیش لەوەی کە فرسای کاتە پێشەوە یەکسەر لە ڕۆژاوای کوردستانیشە کورد وەکو هێزێکی چەکداری منەظەمی خۆی هەبوو ناوچەکانی خۆی ئازاد کرد ئێستا لەوێ سێ کانتونی خوبەرەوەبردنیان داناوە لە باکووری کوردستانیشە لەوێ کورد لە ناو خەباتی سیاسی خەباتی سڤیل خەباتی پەرلەمانیا توانیویەتی زۆربەی ناوچە کوردیەکان بخاتە ژێر کۆنتڕۆلی خۆی کەواتە توانین بڵێن تەواجودی تورکیا لە باکووری کوردستان تەنها تەواجودێکی ئەسکەری تەواجودێکی ئەمنیە لە دیکە هەموو دەسەڵاتی سڤیل لە ژێردەستی کوردایە کە بەپێی دەنگی کورد بەپێی استحقاقاتی هەڵبژارتن بەدەستی هێناوە لە باکووری کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستانی زۆر جاڵێن لەوێ کپە بێدەنگە بەڵام یەکی کورتێکی هەیە کە لەوێش بێگومان گۆڕانکاریە بکرێ ئەو کپیەی بتەقێتەوە ئیتلاوانە ڕەوشێوێش بەرەو ئاراستێکی دی بچێت لە کاتێک کە ئەوێنیش هێزی خۆی هەیە حتا هێزی چەکداری شۆڕەشگەری خۆشی هەیە لە ئێستادا کورد پێویستە سەرکردایەتی کورد بە تایبەتی ئەو هێزە خاوەن کاریگەریانە چی بکەن کە فعلەن ئەم دەستکەوتانە بپارێزن
کورد لەمەش زیاتر هێزێکی چەکداری منەظەمی پارتیزانی خەوەن تەجروبەیە کە شەڕ کردووە لەگەڵ دووەم هێزی ناتۆ کە شەڕ کردووە لەگەڵ حکوومەتێکی وەکو بەعس کە ئێستاش ئەم هێزە شەڕ ئەکا لە بەرامبەر گروپە چەکدارەکانیش تەنتەنانە سەرکەوتنی بەرچاویش بەدەستێنێ چی بگێت کە فعلەن ئەمە باشتر و باشتر لە پێناو ئامانجەکان بەدەستێنانی ئامانجە ماوەکانی خەڵکی کوردستان تەوعیە بکرێن و پۆڵم بکرێن بڵێ کاکی هۆشنگ فەرموو یارتان باش سەر چاوم سپاس وڵا کاگەر تۆزێک بۆی ڕوونکردنەوەیەکە ئەمەگەر تۆزە کاتەکە مەگەر من لە خزمەتدام من لە خزمەتدام دێنەش پێندێک من خۆم پێشمەرگەم لەو مەقەی دووس و تاقوقوانە بەردانی ئەگەر لەبەری ئێمە هێزی لیوایەکی پیادەین و هیچ یەکماندا یارمەتی خەڵک نییە لە ڕووی مادی و لە ڕووی خواردنەوە بۆیە ئێستا ئەو ژنەی کە ئێستا پەیوەندی کرد ئەوانە کۆمەڵی خەڵکم ڕاستاوانە فەرو دەکەن هێزی پێشمەرگەی مەجبورە لیان سەر لەبەرەی ئەوانە وەکو چۆن لە ئیسلام لەگەڵ ئێمە ئەکەن دوایی چکە هەندێک شتەیە دیارمانێنێ ئەبێ ئێمە بزانین چی لێ خۆ ناکە ئێمە لەو منتەقای خەڵک بەرچاوانە چ شت دەرێ ئێمە سەرەکەین لەبەرەی ئێمە لیانە سەرین بە ئیسلام وەریەگرین بە ئیسلامیش تەسلیمی لایەنی پەیوەندداریەکەین نەسەر و خۆمانیەکەین وەیە ئەو خوشکە بەڕاستی پێ بڵم ئەوانە خۆیان بۆ فەرو دەچن و ئێمە ناکارن لیان سەرین بۆیە داواکارم خەڵک نای پێشمەرگە سوودنەکە و مەساڵێک لە کاگەکار بەڵێ باوەڕکە یەک مریشکی هەو دێمان نەخواردوە یەک شەرمان نەخواردووە بە پارەی خۆمان لەبەر ئیمکانێتمانێ بە پارەی خۆمانێ کرێت و هیچ پێویستێکمان بۆیان نییە ئێمە بۆ پارێزگاری لەوانەچین بەڵام بەداخەوەوان ئێستا ئەیانەی نایشماڵ سوودکەن لەوانەیە ئەمە سەرنجی کەسێک بێ ئەو کەسەش وەکو خۆی ئەڵێ لە دوو بزەوە سەرنجی کەسێک ئەکرێ پۆڵم بکرێ بەسەر سەرنجی زۆربەی خەڵکانی ترکە لە ناوچەدا بەراوکان خەڵک دەنگ بەرسەکاتەوە داوای پاراستنی خۆی گیانی خۆیەکە لە هێزی پێشمەرگە ئەنیاکرێ سەرنجێک پۆلێن بکرێ لەسەر هەموو سەرنجەکانی تر بەڕێزە شێروان لەو لێر فەرمووکای شێروان زۆر سپاس من کەس جێرەوانیمە لە پێش تەلەڤیزنەکەت کەسکە کاکی شێروان بۆیە باشتر جێم لێ دوێ بەڵێ دەنگت یەک سەر قسە بکە فەرموو ئەومان کە معاشماوە نەی هیوادارم معاشی مانجی پێکەوە لە بۆی ڕۆژەکەمان زۆر خراپە بەڵێ بەڵێ بێپارەی نێنزاری چ دیفاع لە کوردستان بەڵێ بەرزان پشتی وێ ناوبەرە دێ بەردەوام بێ تەماشەوان نیجا بێگومان لێ تۆڕێ کۆمەڵاتی پەیجێن ئارتژی گەلێک جاران کومنت لە وەرە بوومەتێن ئەمژێکی بۆ هەوێن هێژا دەخوێنن ئەگەرینجی دکارن سەردان بکەن بێگومان ئەباس بریفکی دنویسە سەڵاو بوستاوێ شاشای نارتیارانگین ئەڤڕۆ ڕۆژە بێنڤەدانەیە و هین هەر ئەرکی خوداماینە و ئەڤە دەمەکێک و هین پێتر خودوەستین بۆ خزمەتە ئەمەیە کوردان لەورا ئەسوەیەکی هاوڵاتیەکی بۆ من شانازیە 24 ساعتە بمە بینەرە یەکەم کەناڵی کوردی سوپاس بووتە هەروەها هاوار سندی دنویسە وەخت هات کورد خۆ خلاص بکات جمادە 140 دیماهەیەکی ئەڤە هاوار لە سویسرا ئەف کۆمنتە نوویسیە پشتیوان هەولێری شەنووسێ سەڵاو ئینشاءڵڵا کوردستان پارێزراو بێ پێشمەرگە قارەمانەکانمان سەرکەوتن دژی هەموو دژمنانی کورد هەروەها ئالانی ئەلەندی شەنووسێ ئەمەوێ قسە لەسەر ئەم بارەدوخی ئێسای کوردستان و عێراق بکەم هەرچەندە تا ئێستا لە سەدا سەد ڕۆن نییە داعش کێ ئەو بەرنامەی چییە بەڵام لە هەموو دوخەیدا کورد پێویستە تا بتوانێت شەڕی داعش نەکە من وەکو کوردێکی دانیشتوانی بەریتانیا لە هەر مەترسیەکی گەورەی چاوەڕەوە نەکراو بۆ سەر کوردستان ئامادەیم تێدایە بگەڕێمەوە و بەرگری بکەم بەڵێ وە نەوشەمان لەگەرە لە شاری سلێمانی فەرموو مرحبا سەر چاو کاگە کار چۆنی سەر چاوم فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەڵێ فەرموو واللهی ئەمەوێت جوابێکی ئەو خوشکە بمەوە لە دووسەوە بەڵێ یعنی زۆر عیبە بوو ئەو لێوانێ کە چاوی لە ڕۆژی پێشمەرگەیە و ئاگای لە وەرزی پێشمەرگەیە لەباتی دەستخۆشیکردن و لەباتی ئەوەی کە پشتگیری بۆ پێشمەرگەکان بنێرێ قسەی ناشری نەخاتە پاڵ پێشمەرگە هەر خۆی ناوەکەی ناوێکە ئەوەنە بەرزە ئەوەنە بێرزە ئەڵێ پێشمەرێک کەوتوم ئەیتر چۆن دائەنیشێت تەماع بکاتە ماڵی خەڵکو بچێ بۆ دزی ئەو چۆتە فەنگەرەوە بۆ دیفاع لەم میلەتە لەباتی دوعای خێریان بۆ بکات دەستخۆشیان لێ بکە بەڵام منەوە ئافرەتە زانی وەک چێ بینمەوە کۆنە بەعسیەکەی بینمانێ بۆیە قسەی ناشری نەخاتە
بەڵێ بەرزان هیوادارین تەشەنجات دروست نەبێ هیوادارین بەرسیوەیەکتر بدەن بەرسیوێکی منطقی بێ کۆمەڵێ مستەڵە بەکارنهێنرێ لە بەرەوە ئاخیرەن ئەمە ئەم بەرنامەیە کوکردنەوەی بیر بووچنە جیاوازەکانی خەڵکی کوردستانە ئەگەر ڕەخنەشە بێ توندیش بێ هەندێک جار بە چەکوچیش بێ بەڵام با تەشیرات و کۆمەڵی شتیانە بێ تەماشەبانە نیشە دنهادا کوردان بێگومان کوردان لە هەر چار پارچەی کوردستانی لەسەر پێنە وەکو چاودێرن ڤی وڵاتی ڤی گەلی دەبێژن لێ چرخێ بوو 100 ساڵە دەرباز بووی لە نیڤیا 100 ساڵە دەرباز بووی شۆڕەشە کوردان لە هەر چار پارچەی کوردستانی جیاوازە لە شۆڕەشین بۆریین کوردان پێترشیان شۆڕەشین باندۆر شۆڕەشین کۆنکرێتی بن بترشیان تەسیر و باندۆریاخوا لەسەر پارچەی کوردستانی بێگومان هەبیت و دنهادا هەر فرسەکە بە کووردا تێتە پێش هەر فرسەکە ئەو وڵاتین و کوردستان بزۆری لەسەر هاتکە دابشکردن یەکسەر کورد ستاتۆیەخوایە وان وڵاتان وان پارچین خوا ڕزگار دەکە بۆ نمونە لە باشووری کوردستانی ئینتیفازە چێ بۆ دیف ئینتیفازە یەکسەر کوردان ئینتیفازە کرد و کوردستان ڕزگار کرد نەها دەڤەرێن ڤەقەتاندی یەکسەر هێزا کوردان تەواجد لەوێ هەیە هەموو سنوورێن باشووری کوردستانی هاتنە کۆنتڕۆلکردن لە ڕۆژاوای کوردستانیژی پێش هاتە کاتە پێش شۆڕەشە گەلێن سووری یەکسەر کورد لەوەر هێزێکی منەظەمەخوا هەبی ئەو پارچە ڕزگار کردن لە باکووری کوردستانیژی بێگومان شۆڕەشێکە چەکداریە داهان ساڵ لەوێ پارچی هەیە دنهادا ئەف شۆڕەشە هاتکە پۆلێندکردن بۆ سەر شۆڕەشێکە سڤیل دنهادا لە باکووری کوردستانی هەموو مؤسسات زۆربەیە دەڤەرین کوردان هەموو مؤسساتێک سڤیل و خۆپڕێڤەبرنێ دەستی کورداندانە کەواتە وەکو چاودێر دەبێژن تەواجودا تورکیا پێتر تەواجدێکی ئەسکەری تەواجدێکی ئەمنیە لە باکووری کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستانیژی هەیدی لەوەر ڕەوش بەرەف گۆڕینێ دەچێت بێگومان ئەڤێژی سیفادێکی زۆر بۆ کوردان بەسچی بێتە کردن گەلو ئەڤێ پێتر بێتە گەرنتیکردن دەستکێتێت کوردان پێتر بن و پێتر بێنە پاراستن بڵێ شۆڕش لە شاری سلێمانی کاک شۆڕش فەرموو براکەم چۆنیت سەرچاوم سپاس دەکەم براکەم من وەکو پێشمەرگەیەک کە لەسەر ئەو خاتونێکە لە ئەوە دووش خورمات و پەیوەندی کرد بەڵێ بەڵێ زۆر عیبە بۆ ئەو خوشکەکە دەڵێ وڵای هێزی پێشمەرگە نازان ساڵان وشتی دەکات و هێزی پێشمەرگە یەکێکە لەو هێزانێکە لەوێ دیفاعی لەو ملەتی کورد دەکات لەوێ یان لە هەچوە پاسی کوردستان دەکات یعنی وڵای ماقول نییە ئەو ژنە ئەو قسانە دەکات بەڵێ بەڵێ براکەم ئەو ژنە نازانم وڵای بۆ خۆی نازانم وڵای شتێکی وایە یعنی ئەو قسە دەکات بەرامبەر هێزی پێشمەرگە بەڵێ سپاس بۆ تۆ بێگومان ئەو سەرنجە و خوشکە ئەو بەڕێزە لە دۆست بوو بەڕێزان ئیتر وتی من لە دۆزم ئەو شتێکی وا دەرکان لە کاتێکە کە هێزی پێشمەرگی کوردستان دۆست خۆرماتۆ یەکێکە لەو ناوچانە کە بەردەوام ڕەوشی ئەمنی ئەم ناوچەوە تێکەچێ یەکێکە لەو ناوچانە زۆرترین تەقینەوە و هێرشی چەکداری ڕۆبەڕووی ئەم ناوچانە بێتەوە لە کاتێکە خەڵکی دووبز هاوڵاتیانی دووبز بە تایبەتی کوردەکان داوایکەن هێزی پێشمەرگی کوردستان بچێ ئەوێ بپارێزێ هەر کاتێ تەواجدی هێزی پێشمەرگە بێ کە لە ئێستا دابزانم ئەو منتەقەیە زۆربیان لەلایەن ئاسایش و هێزی پێشمەرگی کوردستانەوە پارێزراوە ئەم سەرنجە نازانم لە چێوەهاتی تر خەڵکیش تاریقیان هەیە لەسەر سەرنجیەوە بەڕێزە بەڵێ ڕوان لە فینلەندا لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە فەرموو وڵاوام کاتتان سەرچاوم هەموو کاتێکت دەستخۆشی بەرامەکەتان دەیەکەم بەڵێ سپاس بۆ تۆ بەڕاستی من لە ڕێگەی کەناڵی NRT-ەوە ئاگاداری وەسعەکانم دەستخۆشیتان دەیەکەم هەر لە فینلەندا هەتاوەکو کوردستان بە ناوی هەموو کوردانی تاراوگەوە دەستخۆشی لە پێشمەرگەمان دوو نەناسەکانەکەم چاویەکە بە یەکیان ماسەکەم و ئەو خوشکە بەڕێزەش کە پەیوەندیەکەی گرتبوو لەگەڵەوەیە ئەوە پێشمەرگە نییە کە ئەچێت تاڵانیەکە ئەو پێشمەرگ نییە کە ئەچێت ماڵی خەڵک ببڕێ پێشمەرگە ئەوەیە ئەو پێشمەرگە دیفاع لە خەڵکەکە سنگی خۆی کردۆتە قەڵغان ئەوە خەڵکی دووست خۆیەتی خەڵکی دووست خورماتوو خۆیەتی کە بە هەمەڕەکانی جێشی عێراقیەوە چن ئیشی تەکسیەکەن و تاڵانیەکەن و شتانە ئێمە دەقە بە دەقە ئاگامان لە وەسعەکانە ئەوەی کە قسە بە پێشمەرگاڵێ نازان فاڵی یاوەتەوە و قسەی زلزلەکە ئەگەر ئازایە بەڵێ سیروان لە دوکانەوە فەرمووکە سیروان ئەم کاتت ماڵبەرز دەکەم سەرچاوم دەستخۆشیەکەم بەڵێ فەرموو من دەستخۆشی لە هێزی پێشمەرگەی کوردستانەکەم بەڕاستی کاک هاگارجان بەڵێ گەورەترین سەرکەوتنە بۆ کورد ئەم جارێکە بەدەست هێناوەتەوە پێشمەرگە لە ناو سەداڕەوەکانی کوردستانەوە بەڕاستی ئەرکێکی گەورە و مەزنیان لە بەدەست هێناوە من داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم لێرەوە بە هەموو شتێوەیە هێزی پێشمەرگەی کوردستان کەم بەڕاستی هێزی پێشمەرگە شایستەی هەموو شتێکن
لێرەشەوە داوا لە جەنابی سەرۆکیستانەکەم موسڵ هێزی پێشمەرگە قەپەلە بە حەز دەبە ئەنجاکە لەبەرەوە پێشمەرگە شایستی 9 ملیۆن 3 ملیۆنیشە داوا لەو ئافرەتە دەکەم لە منطقەی دیزەوە قسەی کرد ئەوە قەناعەت دەکاکار ئەو خەڵکانەیان درستیانە تاقیکردنەوە پێشمەرگەدەن پێشمەرگە بۆ پاراسی ناوچە ڕاوەکان بە ناوچەستانەکان چووە لە پێناوی کوردستان بە شەو و ڕۆژ لەو سەنگەرانی خەڵکێدا بۆ شۆقتان خەڵکی بچێ بەرامبەر جەنابی سەرۆکبەرزانی قسانەکە بۆچی چووە بەڵێ ئەحمە لە بەستوورەوە فەرموو سەر چاوم باشی بەڕێزم گەلێک سوپاس فەرموو دەمەوێت باسی پێشمەرگە بکەم دەست خۆشحالێ بکەم کە ئێستا لە سەنگەرن لە بەرامبەر دوژمنەکان وەستاوەنەتەوە ئێمەش هەموو خەڵکی کوردستان دنیا دەکەین کە باگیان و بەماڵ ئامادەین لە پێناوی خەڵکی کوردستاندا بجەنگین و دەمەوێت لەسەر کەنالە ڕاگەاندەکانش بەڕاستی گلەیەک بکەم ئەوش ئەوەیە کە هەندێک لە کەنالەکانی ڕاگەاندن کەس ناکەی کە کەنالن قەتی نیشتیمانپەروەریان هەیە و ڕوومالی ڕووداوەکان بکەم بەڵکو لە جاتی ئەوە دەچین چەندین زنجیرە درامای کوری و یابانی و تورکی کە دەبینین لە کەنالەکان لێ دەبرێتن یعنی وهاتەکە هیچ پەیوەندیان بە بابەتەکانەوە نییە و هیوادارم ئەو کەسانەش کە ناوی پێشمەرگە بە شێوەیەکی خراپ بەکاربهێنن پێشمەرگە هێزێک نییە ناوێک نییە کە بتوانرێت گاڵتەی پێ بکرێت و یاخود سوکاتی بەرامبەر بکرێتن هیوادارم خەڵکی کوردستان بە هەموو شێوەیەک ئەم وەزعی ئێستای بەڵێ بەرزان ئەیاس لە دێرەکە دنیویسا ڕاستی دەستخۆشی بۆ پێشمەرگێ و نوکە ئەم دەمهات و کوردستان سەربەخۆ دەست نیشان بکێتەوە ببینە کوردستانێکی سەربەخۆ بەڵێ مەهدی لە کەلەکچی فەرموو مەخفی بەڵێ کای مەخفی فەرموو چۆنی برا زۆر سپاس زۆر زۆر دەستخۆشی بەرنامەکەت دەکەم زۆر سپاس بۆ تۆ بەڕاستی پێشمەرگە جێ خۆی گرتووە و حەز دەکەین ئەو پێشمەرگە داخل میسل بێت بەڵێ داخل میسل بێت و میسلی بکاتە بە ئیر کورس و حەز دەکەین کاک مەسعود شتێ بکات بۆ خەڵکی میسل هەموو دەرکەوتنە کوردستان لە ناوچەیەوەش پێم وایە هەیە لە شێخان لەو ناوچەیە ڕێژێکی زۆریان هاتوونەوانی بەڵێ کەلەکچی و لە مەنتەقەی شێخان و هەمووی بێ بە خەڵکی میسل نانیستە کەلەکی مەسی میسل هەمووی لە کەلەکچی دانیشتووە بەڵێ و حەز دەکەین کاک مەسعود شتێک بکات بۆ خەڵکی میسلە و بۆ عایلەیە و دەستخۆشی پەرگە دەکەین پێشمەرگەکە داخل میسل بێت و شتێ بکات بۆ عەلی لە سلێمانی کاکالی کاکە کارم کاتە باش سەر چاوم پێشێکی من چاوی هەموو پێشمەرگانە ماچەکەم کەسە لە بەری جەنگان داوای دوعای خێران بۆ بکەین و هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم هەموومان لای لێرە و دوعای خێران بۆ بکەین و داوا لە سەرکرداری کوردیش ئەەکەم لەم وەختا بەڕاستی هەمویان پێویست دەستکەنە ملی یەک لەم وەختا دیفاع لەو پێشمەرگانە بکەن لێوێ هەرچیان عەلی بۆیان بکەن و من لای خۆمەوە ئەو نەدڵم تەنگا بەس دوعای خێران بۆ بکەم و داوا لە خوای گەورە ئەکەم ئینشەڵا سەرکەوتوو بن و تووشی شەڕ نەبن و ئینشەڵا خوێ لە لوتیان نایە و ئینشەڵا تووشی شەڕ نابن و کۆتایش پێی بە پشتی خوای گەورە و داوای دوعای خێران بۆ بکەم سوپاسان دەکەم بەڵێ کاکالی ڕێزمان هەیە بۆ هەستی تۆ بێگومان بەڕێزان هێزی پێشمەرگی کوردستان لە بەرەکانی جەنگدایە لە ئێستادا کورد خاوەن هێزێکی منەظەمە وەکو پێشتر وتم لەسەر ئاسیای چارپایچەی کوردستان کە بەپێی تەجارب و تاقیکردنەوە ئەمە ئیثبات بووە بوو نمونە هەپەگە بوو نمونە یەپەگە بوو نمونە هێزی پێشمەرگی کوردستان زێرەوانی هەیە دژەتی ڕۆر هەیە هەموو یەکەکانی تری هێزی پێشمەرگی کوردستان هەیە حتا ئەوەی لە ڕەبیعە کەربینی بێتان لەو ناوچانە کە هەپەگە و یەپەگە پێکەوە پشتیخوانی خۆیان بۆ هێزی پێشمەرگی کوردستان ڕایگەاندەوە کە هەر کاتێک باشووری کوردستان بکەوێتە ژێرمەترسیا ئامادەم بێن دیفاعیان لێ بکەین کەواتە یەکێتیەکی نەتەوەیی لە بینی هێزە چەکدارەکانی هەر چارپارچەی کوردستان وەکو خۆیان هەیە بێگومانەوەکو فەرماندەی خۆیان ئەڵێن کە زۆر جاریش باسەوەیەکە کەم هێزانە ئاراستەی سیاسی نظامچیان لە پشتەوەی بەڵام ئەخیرەن ئەمە ئەگە لە کوردستانە بەڕای ئێوە ئەگەر هێزێکە بێ هێزێکی چەکداری کوردە بێ لە پێنا ئەوە نەجەنگی کە ڕەوشی کورد بکەوێتە خەتەرێکەوە دیفاع لە کوردنەکە مانە ئەم هێزە بەڕای ئێوە بەرەو چێڕوە بەڵێ محەممەد لە دۆست خۆرماتۆ کای محەممەد فەرموو کاکی محەممەد فەرموو ئەم کاتت با دەستخۆشی بەردەوەکەتان لێ دەگەین بەڵێ سپاس بۆ تۆ
من لە خورماتۆ قسانکان بە خێراتنی هەموو پێشمەرگەی کوردستانەکەین بۆ دزی خورماتۆ هەر لە کوردستانە تا دز خورماتۆ فەرشتوریان بۆ داخین دەستخۆشییان لێگەین دەستیان ماچەکەین چاویان ماچەکەین بەڕاستی ئەگەر ئەوە نەبووایە دوو شەو سێ شەو بەلێ ئێستاگە دووز نیمەی تۆلەگرت بە کوردیشەوە ڕبعێکی کوردیش تۆلەگرت لە ترسی داعش و لە ترسی تیرۆریستان و لە ترسی بەعسی خۆفرۆشەکان و هەمویان بێن جارێکی دەستەر و ماڵمان ئەنفال بکەنەوە بەڕاستی نازانم ئەو خوشکە بەڕێزە چۆن ئاوای داواکارم لە هەموو خەڵکی خورمات و هەموو خەڵکی کوردستان کەس بەناوی قسە نەکاتە ناو پیرۆژی پێشمەرگەی تیرۆزی کوردستان لەبەرەوە گەر پێشمەرگە دەبووە ئێستاگە دووست بەخوا لە دەستی داعش و تیرۆریستانەوەی هەمومان وەکو مسلمانیان هەموو هاوارەی کوردستانەوەین دەستخۆشی لە پێشمەرگەی کوردستانەگەین دەست سوپایان ماچەگەین هیوادارین پێشمەری زیاتریش بێتە ناو خورماتوە جارێکی تریش پێشمەرگەی خورماتۆ دووست خورماتۆ چۆڵ نەکات دووست خورماتۆ بە تەواوەتی بکە بەدەژەر کۆنتڕۆلی پێشمەرگەی کوردستانەوە هەموو دامو دەستگاکانیش بپارێزێت و هەموو بەڵێ ڕێبەر لە کۆڕێ لە ڕێویدیو سکایپە فەرموو پێشەچی سلااو ڕێزم بۆ ئێوە هەیە دەستا ماکەم بۆ ماندوو و من ئێستا زۆر بە پێویست دەزانم هەموو سەرکردە سیاسەکان و حزبە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان کۆ ببنەوە دوایین نەخشەی هەرێمی کوردستان دابڕێژن لەگەڵ عێراق و بە پێویست دەزانم لەو کاتەدا دەرفەتێکی زۆر گەورە لەلایەن خواوە بۆ هەرێمی کوردستان ڕەخساوە ئەویش دیارکردنی سنوورەکانمانە لەگەڵ حکومەتی ناوەند بەبێ ئەوەی ڕێگری هیچ کەسێ ڕێگریمان لێ بکەوە هیچ دەوڵەتێکی ئیقلیمیش ڕێگریمان لێ بکە ئێمە نەخشەی خۆمان دابنین لەگەڵ حکومەتی ناوەندی عێراق و دوایین نەخشەمان بێت و هەمومان ئەو کاتە ئیشاءالله ئامادە ئەبین بە خوێن و بە ڕوح و بە گیان و مادەوە بەرگری لە ئەم نەخشەیە بکەین و هیوادارم هەموو خەڵکی کوردستان پشتگیری ئەوە بکە کە دوایین نەخشە بێ لەگەڵ حکومەتی ناو بەڵێ بەرزان دەرفەتێکە بۆ کورد لە ئێستادا ئەمە سەرنجی زۆربەی خەڵکی کوردستانە کە لەم ئەو وەزعی هاتوتە پێشەوە لە بەرنامەکەی منە کە بەرنمەیەکە لە هەموو ناوچەکانی کوردستان بە بیر و بچونە جیاوازەکان خەڵک پەیوەندیەکە زۆرترین ڕەئی خەڵکی کوردستان شارعی کوردستانی لە خانەقینەوە تازاخۆ ئەوەیە فۆرسەیەکی تر بۆ کورد هاتوتە پێشەوە دەبێت ئەم جارە کورد ئەم فۆرسە لە دەست خۆی نەدا چۆن لە 91 هاتە پێشەوە چۆن لە 2003 هاتە پێشەوە لە ئێستادا فۆرسەیەکی تر هاتوتە پێشەوە وەکو خۆیان ئەڵێن کورد لە هەرومەرج و ڕەوشێکی زۆر لەبار و باشایە پێویستە وەکو خەڵکی کوردستان جادەی کوردستانیاڵێ ئەم هەڵە لە دەست نەدرێت ناوچە کوردستانیەکان بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان بێگومان ئەمە حقیقەتێک یەکە مادەی 140 یەکێکی لە مادەکانی دەستوری عێراق ئەم مادەیە تەهمیش کراوە وەکو حتا بەرپرسەکان بەشێک لە ئەندامانی پەرلەمان و کوتەلەکانی تری بێژگە لە کوتەلەکانی کورد باسەکەن کە ئەسەنە مادەیەکی سپایر بووە لە ئێستادا کە ئەم ڕەوشاتە پێشەوە بێگومان فۆرسەوە لە ژیانیشە لە ژیانی سیاسی ژیانی نەتەوەیەک حتا ژیانی یەکێک هەر یەکێک لە ئێمە گەلێک جارە فۆرسە دێتە پێشەوە ئەی فۆرسە ئیستیقلال نەکرێ هەنی لەوانانیان فۆرسە دووبارە بێتەوە تا چەند گرنگیان فۆرسە وەکو خەڵکی کوردستان ئەڵێ سەرکردەتی سیاسی کوردستان ئیستیقلال بکەن تەحسین لە کێرکوک های تەحسین فەرموو ئەم کاتت باش سەرچاوم پێشمەرگە پارێزەری شەرەف و ناموسی ئەو میلەتەیە پێشمەرگە بەدێم و چەو بەبێ خواردن لە جەلەولا و سعدیەوە تا ڕەبیعە لە سەنگەری پێشەوەیە بۆ دیفاعکردن لە شەرەف و ناموسی ئەو میلەتە و سێ مانگجارێکیش موچە وەرەگرێ ئەو کەسەی قسە لە سمعی پێشمەرگاکە و لە سەربەرزی پێشمەرگادا ئەوانە لە ئەتباعی عیزەتدووری و دار و دەستەکەی ئەوە چونکە پێشمەرگەم بەدەلای هەر تاک بە تاکێکی ئەم میلەتەیە هەر گەلەی خاوەن سوپا و پێشمەرگە و پاراستن نەبێ خاوەن شەرەف و ناموس و پێناسە و ئاواژ نابێ دەستی خۆش بێ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان هەمومان لەگەڵتانین ئەو کەسەی قسە بە ئێوەکە و سومای ئێوە شوێنەیە ئەوە کۆلەنجاش و ئیستیخبارات و بەڵێ پێمایمە کاک سەرتی بوو بەرحاڵ ئێمە سوپاسێکین کە سەرنجی خۆی نیشاندا بەڵێ بەڕێستانی میوادارن سەرنجە خەڵکی کوردستان گەیشت بێت ئێستا هێزی پێشمەرگە لە سەنگەرەکانی پێشەوەن بێگومان زۆربەی ناوچەکان سنووری باشووری کوردستان ئەو سنوورێک کە سنووری ڕاستەقینەی باشووری کوردستانە بێگومان ئێستا زۆربەی لە دەستی هێزی پێشمەرگەی کوردستان و یەکەکانی تری هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانەوەن ئەم باشووری کوردستانەوەن ئەمی ویدارین سەرنجە خەڵکی کوردستانی بە تەواهی بۆ ئالین پەیوەندیدار گەشتی بیت فۆرسە کاتی جارەکە دن بێژن بۆ کوردان هەبوویە جار هەمی گەڤە فۆرسە ناین بەڕێزان ژیانە شخصی و یا حتا یا نەتەوەی و یا جەواکێکیژی هەندێک جار فۆرسەتێن خەڵکی کوردستان هێدبێشتە سەرکردەتی سیاسی کوردان فۆرسەکی دنیا هاتکە پێش و ئیتر مادەی 140 مادەم نێتە جێبەجێکردن هێزا پێشمەرگین کوردستانی لەوان دەبارانێتە ساحبکردن ئیتر سنووری ڕاستەقینەی باشووری کوردستانی بێتە دەستنیشانکردن و پاراستن و ئەف هەرێمە ستاتویەخوا
تەزبیت بکێت و گەرانتی بکێت و وەربگریت ئەvە سەرنجا خەڵکی کوردستانیان هیویدارین بۆ سەرکردن سیاسیین باشووری کوردستانی گەشت بیت حتا سبەی ئاهالڤێرێ جارێکێدن ئەم خزمەتەوە دکەین